ئەوە چەند جارە لایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە بودجە تەرخانەکرێت بۆ ناوچە جیاجەکانی سلێمانی لەوانش ئیداری گەرمیانە، بەڵام بەداخەوە لەو چەند جارەیە هیچ پرۆژەیەک بۆ خانەقین دابین نەکراوە، هیچ بڕەپارێک بۆ خانەقین دابین نەکراوە. ئێمەش ئەوە چەند ساڵە هیچ پرۆژەیەکمان بۆ نەکراوە، داواکارین کە بودجێک بۆ خانەقینش دابین بکرێت، چونکە ئێمە ئێستا لەسەر ئیداری گەرمیانین و زۆربەی فەرمانگەکانمان سەر بە ئیداری گەرمیانن. زۆر پرۆژەمان هێوەستاوە، زۆر ئەم شارە پێویستی بە خزمەتگوزاری زۆرە، پێویستی بە پرۆژەی زۆرە، پێویستی بە سیانەکردنی ئەو پرۆژە کۆنانەیە کە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کراوە تاکو ساڵی 2013 و تا ئێستا سیانەیان بۆ نەکراوە. هیوادارین داواکارین لە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاورێک لە خانەقین بدەنەوە و بودجەیەکی تایبەت بۆ خانەقینیش دابین بکرێت بۆی بتوانین ئێمەش لە خزمەتی هاوڵاتیانی ئەم دەڤەرەیە بین. ئێمە پرۆژەکان جیاوازن، ئەتوانین بڵین لە هی پترۆدۆلار و پەرپێدانی پارێزگاکانوانەیە نزیکەی 100 ملیار پرۆژەمان ڕاگیرە.